بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. لە دەرسی ئەمڕۆماندا گەیشتینە و فەقەرەی کە دەفەرمێ وإنه خاتم الأنبياء وإمام الأتقياء وسيد المرسلين. باسی پێغەمبەر دەکا عەلەیهی الصلاة والسلام. وإنه خاتم الأنبياء، پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام کۆتایی پێهێنەری پێغەمبەرایەتیە. لە دوایوی هیچ کەسێک نییە، هیچ پێغەمبەرێکی دیکە نایە، کۆتایی پێهاتووە. ئەوەش هەم لە قورئاندا خوای پەروەردگار ئیشارەی پێکردووە، و هەم لە فەرمودەکانی پێغەمبەری خواشدا عەلەیهی الصلاة والسلام ئیشارەتی پێکردووە کە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام چۆن قورئان ختمی بە هەموو بەرنامە و کتابەکان هێنا، پێغەمبەریش عەلەیهی الصلاة والسلام ختمی هەموو پێغەمبەرەکانە عەلەیهیمو الصلاة والسلام. دوایین پێغەمبەرە بۆ بەشەریەت، و شەریعەتەکەشی دوایین شەریعەتە بۆ بەشەریەت لەسەر ڕووی زەوی. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ما کان محەممەد ئەبا ئەحەد من ڕیجالیکم. پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بابی هیچێک لە ئێوە نییە وەکو نەسەب و خزمایەتی. دەفەرمێ وەلاکن ڕەسوول الله، نێردراوی خوایە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام، وخاتم النەبیین، و کۆتایی پێغەمبەرانە عەلەیهیمو الصلاة والسلام. لێرانە کە دەفەرمێ وخاتم النەبیین، مەبەستی پێ ڕەسوول و نەبیە هەردووچی. یەکێک لێوە قیت نەبی تۆ بڵێ وەڵا کە دەفەرمێ وخاتم النەبیین نەیفەرمێ وخاتم الرسل والنەبیین. پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمودە زۆرن لەوەی کە باسیەوە دەکا کە هیچ پێغەمبەرێکی دیکە نایە. هیچێک لەو فەرمودانە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ لا نەبیە بعدی، هیچ پێغەمبەرێکی دیکە عەلەیهی الصلاة والسلام لە دوای من نایەن. و یەکێک لە ناوەکانی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد، گوتمان ناوی چییە؟ ناوی العاقبە. عاقب گوتمان ئەوەیە کە لە دوای پێغەمبەران دێت و هیچ پێغەمبەرێکی دیکەی بەدوا نایێت. ئەوجا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی الصلاة والسلام لە حەدیسی ثەوبان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، دەفەرمێ إنه سيكون في أمتي كذابون ثلاثون. دەفەرمێ لە ئومەتی من سی کەس پەیدا دەبێ کە درۆ دەکەن، درۆزنن. كذابون ثلاثون كلهم يزعم أنه نبي وأنا خاتم النبيين لا نبي بعدي. دەفەرمێ هەموو ئیدعای نبووەت دەکەن، ئیدعای پێغەمبەرایەتی دەکەن، و هیچ پێغەمبەرێک لە دوای من نایەتن. هەر لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام خەڵکێک پەیدا بوو کە ئیدعای پێغەمبەرایەتی دەکرد، هەر لە موسەیلەمەی کەذاب و چێو ئەوانە لە سەردەمی هاوەڵان خەڵکێک پەیدا بوو، و هەمووشیان لە بین بران و هەمووشیان کۆتاییان پێهات. و لەو سەردەمانەی خۆشمان خەڵکێکی ئاوا درۆزن و کەذاب پەیدا دەبێتن، ئیدعای وەحی دەکا و ئیدعای نبووەت دەکات. و هە لە سەردەمی خۆمان لە دەڤەری پشدەر و بیتوێن و ئەوانە نەفەرێک پەیدا بوو ئیدعای دەکرد کە وەحی بۆ دێتە خوارێ. و هەندێک لە ئەو قسەی عەلەق و بەلەق و ئەوانەی دەگوتن کە ئەسڵ و ئەساسی نەبێتن، نە لە شەریعەتدا و نە لە فەرمودەکانی پێغەمبەردا عەلەیهی الصلاة والسلام. والحاصل ئەو بابەتە بڕاوەتەوە. وإنه خاتم الأنبياء، کە هیچ پێغەمبەرێکی دیکە نایەتن. برا بەڕێزەکانم، هەر کەسێک
ئەوە زەرورە بیزانین هەر کەسێک قەناعەتی وابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوایین پێغەمبەر نییە و پێغەمبەری دیکە دێت کابرا پێی کافر دەبێت لەبەرەوەی ڕەدی قورئان و فەرمودە سەحیحەکانی پێغەمبەر دەداتەوە عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی ڕەدی قورئان و فەرمودە سەحیحەکانی پێغەمبەر دەداتەوە عەلەیهی سەڵات هەر کەسێک قەناعەتی وابێ بۆی دروستە لە شەریعەتی پێغەمبەر بچێتە دەرەوە بە هەمان شێوە ئەو ئینسانە پێی کافر دەبێت و لە ئیسلام دەچێتە دەرەوە ئەو جابرا بەڕێزەکانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو خەڵکی هاتووە کە خاتەم الئەنبیایە یعنی بۆ هەموو خەڵکی سەرزەوی هاتووە بۆ عەرەب و بۆ کورد و بۆ فارس و بۆ تورک و بۆ ئەرمەن و بۆ ئینگلیز و بۆ هەرچی کە نەتەوەی سەر ڕووی زەویە پێغەمبەری هەمانە عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی هەموو خەڵکی سەرزەوی ئومەتی چی پێدەگوترێ ئومەتی داعوە کە داعوە بانگەوازی لەگەڵ دەکرێتن و ئەوەی کە وەڵام دەداتەوە پێی دەگوترێ ئومەتی ئیستیجابە کە وەڵامی پەیامی پێغەمبەری داوەتەوە عەلەیهی سەڵات وسەلام ئایەت زۆرن خوای گەورە دەفەرمێ قل یا ئەیها الناس ئینی رەسوول الله ئیلەیکم جەمیعا پێیان بڵێن بۆ هەمووتان هاتووم پێغەمبەری هۆزێک و تائیفەیەک نیم وما أرسلناك إلا كافة للناس تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا أوانا همو وما أرسلناك إلا رحمة للعالمين همو آياتي صريحا كبيغمبر عليه الصلاة والسلام بو همو خلشي هاتوا وهر كسيك قناعتي وابك بوي هي لو شريعتي بسيت دري وبيروي شريعتي شدي كبكا بي كافر دبيت أو جبرا برزكاني خم لسر روج زوي هر جولكيك هر نصرانيك قناعتي أنوابي بلا ولا أوانا ملزمنين بدواي شريعتي پێغەمبەر بکەن و بۆ خۆیان دینی خۆیان و لەکم دینکم وەلیە دین ئەوەی قەناعەتی وای بڵێ ئەوانە ئەگە پەیڕەوی شریعەتی پێغەمبەریش نەکەن مسلمانن کابرا پێی کافر دەبێ پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام والذي نفس محمد بيده سوێندەکانی پێغەمبەری خوا زۆربەی ئاوا بوون سوێند بەو زاتەی کە نفسی محەممەدی بەدەستە عەلەیهی سەڵات وسەلام لا يسمع بي لا يسمع بي کەسێک گوێی لە ناوم بێتن هەر کەسێک گوێی لە ناوم بێتن من هذه الأمة لو أمتي يهودي أو نصراني يهودي بي يان نصراني بيتن جولك بي يان مسيحي بي ثم يموت وبشمره لسروي ولم يؤمن بالذي أرسلت به وإيمان بوينيني كخواي پروردگار پي روانه كردوم كما بس في قرآن ما بس في أو شريعة تيرو تسليك إسلاما دفرمي إلا كان من أصحاب النار إلا أو كسدت أجري دوزخو يعني أبدي دبيلا أجري دوزخ أو فرمودي إمام مسلم الرواية كردوها بيغمبر دفرمي عليه الصلاة والسلام لو كان موسى حيا ما وسعه إلا اتباعي ئەگەر موسا عەلەیهی سەڵات وسەلام زیندوو بایە چاری هەر ئەوە بوو کە بە دوای من بکەوێتن یعنی موسا لەو سەردەمەی من دەفەرمێ زیندوو بایە بە دوای شەریعەتی من دەکەوت و عیسا عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخری زەمان کە دێتە خوارەوە حکم بە شەریعەتی محەممەد الموستەفا دەکا عەلەیهی سەڵات وسەلام و بەرازی دەکوژی و سەلیبی دەشتێنیت کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دوایین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو سەرزەوی هاتووە بەبێ فەرق و جیاوازی و هیچ پێغەمبەرێکیش لە دوای وینین و هیچ شەریعەتێکیش شەرعیەتی بە دواکەوتنی نییە غەیری شەریعەتی محەممەد نەبی عەلەیهی سەڵات وسەلام کە ئیسلام و قورئان و فەرمودەکانی صحیح پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا دەفەرمێ و ئیمام الئەتقیاء پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیمام دائیمەن هەم بەوە دەگوترێ ئەوەی کە و پێش خەڵکی دەکەوی و هەم ئەوەی دەگوترێت کە ئیمامەتی خەڵکی دەکا بەڵام خەڵکی ئەهلی تەقوا پێغەمبەران هەموو دەگرێتەوە کە بۆ پێغەمبەر بەکار هاتووە عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ خەڵکی دیکە بەکار بێ خەڵکێکی جوزئی دەگرێتەوە کە خوای گەورە دەفەرمێ وەجعلنی للمتەقین ئیماما دەکرێت مەسەلەن ئەمە نەو دوعایە بکەمەوە دوعایە بۆ ئیماندارە خوایە بمکەیە
پێشڕە و قودوەی خەڵکێکی ئەهلی تەقوا و دیندار بەس ناکرێ من بڵێم خوای بمکە پێشڕە و قودوەی هەموو متقیەکانی هەموو سەرزەوی کە تۆ خەڵقت کردوون بە پێغەمبەران و غەیری پێغەمبەرانیش ئەو معقول نیە بەس بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ و ئیمام الئەتقیائی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیمام و پێشەوا و گەورەی هەموو لە خوا ترسانە بما فيهم پێغەمبەرانی خوا عەلەیهیمو السەڵات وسەلام و ئەوەش مەرتەبەیەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار ئەو مەرتەبە و ئەو پلە و پایەی پێداوە ئەو جا دەفەرمێ وەسەیید المورسەلین و گەورەی هەموو نێردراوەکانی خوای پەروەردگار واتە گەورەی پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وسەلام برا بە ڕێزەکانی خۆ طبعا هەر لە قورئاندا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە باسی ئەوە دەکا کە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وسەلام خوای گەورە تەفزیلی کردوون هەندێک لە هەندێکیان گەورەترن هەندێکیان لە هەندێکیان مەرتەبەیان گەورەترە و تەصنیفی پێغەمبەرانیش عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ ئیستنباطیان کردووە لەو ئاەتانەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە باسی کردووە ئولو العەزمیان هێناونە دەر ئەو ئولو العەزمانە وإذ أخذنا من النبيين ميثاقهم ومنك ومن نوح وإبراهيم وموسى وعيسى بن مريم وأخذنا منهم ميثاقا غليظا أو تسلسلي كخواي جورداينا ولا تنشويني قرآن ولما هاتون دفرمون أوان أولو العزم واتا أوانيك خاوان عزيمتي جوربون بلاو مصيبتي زوريان بسردا هاتو زور صبر تحملي عزايبيان بوها ك بيغمبري إيمي عليه الصلاة والسلام إبراهيم عليه الصلاة والسلام و موسى عليه الصلاة والسلام وعيسى ونوح أو بينس بيغمبران ناويان دراو بيغمبراني أولو العزم لهمو بيغمبراني أولو العزم مش بيغمبري إما قورترا تفرمي أنا سيد ولد آدم ولا فخر بيغمبري خوا عليه الصلاة والسلام تفرمي قوري همو نوكاني آدم بلان بشانازي شو نعلم بوي خوي بي هالشيش لێرانەدا برا بە ڕێزەکانی خۆم ئەگەر ئەوەکو عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیەک لا کراوەتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام گەورەی هەموو پێغەمبەرانیشە بەڵام کۆمەڵە فەرمودەیەکی دیکە تۆ بەرچاو دەکەون کە پێغەمبەری خوا نەهی کردووە کە وەکو بڵێ تەفاضل بکرێتەوە بکرێتن بە بۆ لەسەر حیسابی شەئنی پێغەمبەرانی دیکە ئەو ئەگە لە بۆ خوا نەخواستە لە بۆ کەمکردنەوەی ڕێزی پێغەمبەرانی دیکە بێ پێغەمبەر نەهی لێ کردووە بۆی کە کابرا بۆ نمونە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کابرایەکی جوولەکە قەزیەیەک بوو دیار بوو کڕین و فرۆشتن بوو لەگەڵ موسڵمانێکی ئەوی سوێندی خوارد فەرمووی سوێند بەو خوایی کە عیسای موسای بە حەق ڕەوانە کردووە و کە موسا مەکانەتەوەی ئەوەندە گەورەیە لە لای خوای پەروەردگار موسڵمانەکە لێی تووڕە بوو شەقێکی لێدا ئەو جوولەکەیە چۆ خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شکایەتی لێ کرد فەرمیوە من ئەهد و ذیمەم هەیە لێرانە و موسڵمانە من شتێکی ئاوم گوتووە شەقێکی لێدام پێغەمبەر تووڕە بوو عەلەیهی سەڵات وسەلام ڕەنجی سوور هەڵگەڕا فەرمووی کاتێک کە خەڵک زیندوو دەبێتەوە جا لە بۆ مەکانەتی موسای هێناوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە من یەکەم کەسم زیندوو دەمەوە کە زیندوو دەمەوە تەماشە دەکەم موسا عەلەیهی سەڵات وسەلام دەستی دە کورسی خوای پەروەردگار گرتووە و لە ژێر عەرشی خوای پەروەردگارە نازانم نەپێشە من زیندوو بووە یان ئەو سەعقەی کە لە چێوی توور فەساعقە موسا فەخەڕە موسا ساعقە ئەگەر ئەوەی لەوبەر ئەوەی کەوت بێتن لەو دوانە تەئکید نیمە کامەیە یعنی مەکانەتی موسا عەلەیهی سەڵات وسەلام باز دەکات ئەوە بۆچی بۆیە کە موسڵمان فێر بێ ئەو تەفزیلە لە بۆ کەمکردنەوەی شەئنی پێغەمبەری دیکە نەبێ ئێمە مکەللەفین برایانی بەڕێزم ئیمانمان بە هەموو پێغەمبەران بێ وەکو ئیمان ناکرێت و بڵێ وڵا دەرەجەی ئیمانی من بە پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام سەتاسەتە بەڵام بە ئیدی کە سەتا پەنجایە بە ئیدی کە سەتا چلە هەمووی لە ڕووی ئیمان و ڕێز و حورمەت و تەقدیر و خۆشەویستیەکە دەبێ یەک مەکانەتت هەبێتن بەڵام کە دێ سەر ئەسڵی علمیەکە و ئەسڵی ئەوەکەی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە هەمان گەورەترە خۆشی دەفەرمی وەلا فەخر بۆی کەوە نییە جیاوازی بکرێ لە نێوان ئەو لە نێوان پێغەمبەرانی دیکەیان لە بۆ کەمکردنەوەی شەئنی
ئەو بێوەکو دەفەرمێ لا تفضلوا بين ئەنبیاء الله، دەفەرمێ پێغەمبەرێک تەفزیل مەکەن بەسەر پێغەمبەرێکی دیکەدا. ئەوە دیارەوەکو ئەهلی علم ڕەحمەتی خۆیان لێبێ لە بۆ تەعەسسوب و لە بۆ ئەوانەیە دەناوەکو گوتم پێغەمبەران بەشێکیان لە بەشێکیان گەورەترن، وەکو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێت تیلکە الرسل فضلنا بعضهم على بعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس. هالنصي آيته بلا مكو قلتم لبو تعصب لبو أو نهي ليكراوة أو جبرا برزكاني خم دفرمي وحبيب رب العالمين أو فقريا علماء دفرمون أجر بي فرمو بايا وخليل رب العالمين بقوة تردبو لبروي وحبيب رب العالمين أوانيك خوشويستي خواي قورن شتيكني تايبت بيتن بس پیغمبر پی بگا عليه الصلاة والسلام همو مسلمانان پی دگن. يعني خواهي پروردگار تبارك وتعالى فإن الله تعالى يحب المتقين يحب التوابين يحب المتطهرين يحب المقسطين يحب الصابرين يحب المجاهدين أو أنا هموي خواه خوشي دوين. يعني كواتا أو همو صنفانك خواه خوشي دوين تبي پیغمبريش لغلوان رزقي عليه الصلاة والسلام هيت من قبيك وشتيك الدانا وكد زياي كاتو لوانا زالبرو يدفر من خلة مرتبهشي تايبة خواي قوله بنص آيات بس بإبراهيم داو عليه الصلاة والسلام كخليلي خواي پروردگاره واتخذ الله إبراهيم خليلا لفرمودي صحيح پیغمبر دهاتو عليه الصلاة والسلام پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام ألا إني أبرأ إلى كل خل من خله ولو كنت متخذا خليلا لاتخذت إبراهيم خليلا إن صاحبكم خليل الله. دفرمي اگر هيتس كسيك هل بجير مكو طبعا خلت أو بري درجي برزي خوشويستيا كس بينا قاتن دفرمي هيتس كسيك هل نابجير ممن اگر كسيش هل بجاي أبو بكر هل بجار أو رفيقي إيوة أو رفيقي إيوة صاحبي إيوة خليلي خواي پروردگاره تبارك وتعالى. ولا فرموديه شدي كذا پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي كإمامي مسلم الروايات ذكا دفرمي إن الله اتخذني خليلا كما اتخذ إبراهيم خليلا. شون خواي پروردگار تبارك وتعالى إبراهيمي بخليل هالبجاردو مشي بخليل هالبجاردو أو جبرا برزكاني خم لزياتي علماء أو تبينيان لسر أو فقريه لزياتي وحبيب رب العالمين دبوابي قد بايا وخليل ورب العالمين فقري دي كا ديارك كشمان بروكو تايدروا تفرمي وكل دعوى النبوة بعده فغي وهوى. هركس يكل دواي بيغمبر بي عليه الصلاة والسلام ادعاء النبوة بك ادعاء أو بك كوحيب وداد بزي ادعاء الرسالة بك گمڕایی و حەز و ئارەزووە کە بەدوای دەکەوێتن. یعنی هیچ بنچینەیەکی علمی نییە بنچینەیەکی شەرعی نییە وەخوای پەروەردگار کۆتایی بە عەسری ڕیسالەت و نبووەت هێناوە هیچ کەسێکی دیکە پەیامی خوای پەروەردگاری بۆ دانابەزێ جوبریل نایە وەحی خوای پەروەردگاری بۆ بێنی ئەوە چییە یەکەم شت گمڕابوونە ئاشنا نەبوونە بە شريعتي پیغمبري خو عليه الصلاة والسلام آشنا نبونا بپیامی خوای پروردگار تبارك وتعالى و او انسان گمراب و لا ريبوا و هوا و بدواي حزو آرزوكاني خوي كوتو ديوي خوي ناو دنجيك بو خوي دروس كاتن خلق باسي بكاتن اتباعي چي هبه بنا حق بدواي كويتن غيري اوا هيچ تيشي دي كنيا خوي قورة تبارك وتعالى عاقبت من خير بكاتن وسربرز وسرفرازي دنيا وقيامة من بكاتن وكوتاي اوش بو آيات دين موا بوي اوانيك او ادعاء دكن او آيات شمولي عندك كخواي پروردگار فرمي ومن اظلم ممن افترى على الله كذبا او قال اوحي الي ولم يوحى اليه شيء ومن قال سأنزل مثل ما انزل الله. زور آيات شراشكاوة چه لو كسان الظالم ترستم كارتر هي دروب كاتن بدم خواوة تبارك وتعالى وبلي وحين بو نازل بك بوي نازل نبوة و
بڵێ من وەکو بڵێ چۆن خوای پەروەردگار ئەو پەیامەی دابەزاندەوە بۆ محەممەد المستەفا عەلەیهی سڵام بەمیش دەکرێتە نەو شتانە، ینی ئیدعای هەندێک صفەتی ئولوهیەت و ڕوبوبیەت بکاتن، یان ئیدعای پلە و پای نبووەت بکاتن، ئەوە گەورەترین ئیفترا و درۆیە کە دەکاتن کە ئەسڵ و ئەساسی نییە، و کۆتایی ڕیسالات و کۆتایی نبووەت بە پێغەمبەری ئێمە هاتووە عەلەیهی سڵات وسەلام. یا ڕەبی خوای عاقبەت خێرمان بکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، و لەژێر چتر و بەیداغی لا ئیلاهە ئیلا الله لە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام حەشر و حیسابمان بکەی و سەربەرز و سەرفرازمان بکەی، و خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان بێخی عەلەیهی سڵات وسەلام. والسلام عليكم ورحمة الله وبركاته.